بەناوی خوای گەورە و مێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی چەند ڕۆژێکە هاشتاگی 400 ملیارەکە تۆڕە کۆمەڵایەتەکانی لە هەرێمی کوردستان داپۆشیوە لەژێر فشاریشدا ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەیەکی لەسەر 400 ملیار دینارەکە بڵاو کردەوە بەڵام بەشێکی زۆر لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان متمانیان بە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی نەبوو تەنانەت دووبارە کۆمنتیان دانابوو لەو ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی و داوا دەکەن چارنووسی 400 ملیارەکە بە تەواوەتی یەکلا بکرێتەوە و بڕەپارەی کەماوەتەوە بە زووترین کات بەسەر بوچەخۆراندا دابەش بکرێت. بە میوانداری بەڕێز دکتۆر موسە نائەمین ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی پرسی موچە و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد و مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ هەرێم و بەغداد دەکەین لەبارەی موچەوە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ژێر فشاری هاشتاگی 400 ملیارەکە وەزارەتی دارایی هەرێم ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە. ماوەی چەند ڕۆژێکە هاشتاگی 400 ملیارەکە تۆڕە کۆمەڵایەتیەکانی داپۆشیوە و وەزارەتی دارایی ناچار کرد ڕوونکردنەوە بدات. لە ڕوونکردنەوەکەیدا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەاند لە 400 ملیار دینارەکەی بەغدا بڕی 165 ملیار و 725 ملیۆن دینار بە قەرزی وەبەرهێنەران دراوەتەوە. ئێستاش بڕی 222 ملیار و 275 ملیۆن دینار لەو پارەیە ماوەتەوە. وەزارەتی دارایی هەرێم لە ڕوونکردنەوەکەیدا بە هیچ شێوەیەک باسی وادەی دابەشکردنی موچەی مانگی شوباتی موچەخۆران ناکات. ماوەی چەند ڕۆژێکە پزیشکان و کارمەندانی تەندروستی لە چەند ناوچەیەکی هەرێم بەهۆی دابەش نەکردنی موچە مانیان گرتووە، بەڵام حکوومەت ئامادە نییە موچەکەیان پێبدات. بە پێی زانیاریەکان کۆی موچەی وەزارەتی تەندروستی ناگاتە 60 ملیار دینار، کەچی حکوومەت لەو پارەی لە بەغداوە بۆی هاتووە موچەکەیان پێنادات. هەرچەندە لە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی هەرێمدا هاتووە 222 ملیار دینار لە 400 ملیارەکەی بەغدا ماوەتەوە، بەڵام سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستاندا باز لەوە دەکات لە 400 ملیار دینار زیاتر لە وەزارەتی دارایی هەیە. ئێستا کە موچە دابەش ناکرێت کێشەی بێپارەی نییە. عەلی حەمەساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند لە ئێستادا زیاتر لە 400 ملیار دینار لە وەزارەتی دارایی هەیە و پێویستە هەفتەی داهاتوو موچە دابەش بکات. لە ڕوونکردنەوەیکی وەزارەتی دارایی هەرێمدا بە بەڵگەوە ڕوون کراوەتەوە چۆن قەرز لە وەبەرهێنەرانی ناوخۆ کراوە و چۆنیش لە 400 ملیارەکە 165 ملیار دینار بە قەرزی وەبەرهێنەران دراوەتەوە. لای خۆشیەوە سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لەبارەی 400 ملیارەکەوە ڕایگەاند ملیارەکەی بەغدا بە دەستماچکردن هاتووە، بەڵام حکوومەتە ئیفلاسکراوەکەی هەرێم بە نادیاری هێشتوێتیەوە. سۆران عومەر وتیشی ونکردنی 400 ملیارەکە سەلمێنەری ئەوەیە دەبێت پارەی نەوت و داهاتەکانی دیکەیان چۆن بردبێت. ماوەی چەند ڕۆژێکە بە شێوەیەکی بەربڵاو هاشتاگی 400 ملیارەکە کوا تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە. ئەو هاشتاگە دوای ئەوە دێت ماوەی 2 هەفتە حکوومەتی عێراق 400 ملیاری بۆ هەرێم ناردووە، کەچی حکوومەتی هەرێمی کوردستان دابەشی ناکات. دوای ڕوونکردنەوەکەی وەزارەتی داراییش لەسەر 400 ملیارەکە بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان متمانەیان بە ڕوونکردنەوەکە نییە و لە بڵاوکردنەوەی هاشتاگەکە بەردەوامن. تەنانەت بەدەیان کۆمنتی کوا 400 ملیارەکە بۆ ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی لە پەیجە فەرمیەکەیان دانراوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێن. سپاس بە ئامادەبوونتان زۆر سوپاستان دەکەین. ئەگەر سەرەتا لە مەسەلەی ئەو هاشتاگە دەست پێ بکەین کە بۆ 400 ملیارەکەی بەغداد ڕاگەیەندراوە، چۆن لێ ئەڕوانی و کام ڕۆژ وەزارەتی دارایی لە ژێر فشاری ئەو هاشتاگە ڕوونکردنەوەی دابوو؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێزت. سپاس دەکەین. سپاس بۆ ئەو بەڕێزانەشی کە بینەرمانن. ئەم هاشتاگە و هەر جۆرە چالاکیێکی مەدەنی بۆ شەرمەزارکردنی ئەو سلوکەی کە حکوومەت هەیەی لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ موچەخۆران بە تایبەتی شتێکی گرنگە و ئەو فشارانە ئەبێتە هۆکاری ئەوەی کە حکوومەت باشتر وە کاراتر وەڵامی خەڵک باتەوە و
بەعزێک لەو ڕاستیانەی کە زۆرجار لە پەراوێزا هێشتویانەتەوە لە نهێنیە هەندێکی ئاشکراکەن بۆ خەڵک بەداخەوە کە حکوومەت دەبواە خۆی دەست پێشخەر وایە چونکە شەفافیت خزمەت بە خودی حکوومەت خۆیەکە و هاوڵاتیان متمانە دروستەکە لە بینی دەسڵات و هاوڵاتیان بەس نەبووە نەریتی حکوومەتی هەرێم لەم 25 ساڵی حکومڕانیە ئەوەندە شەفاف و ڕێز لە هاوڵاتیان بگرن کە یەک بە یەک زانیاریەکانیان لەگەڵ بگۆڕنەوە ئەوە بەرژەوەندی بوو بۆ خۆیان ئەگەر بیان کردایە لەگەڵەوەشی کە یاسایەک دەرچووە بۆ بەدەستێنانی مافی بەدەستێنانی زانیاریەکان 2013 بەڵێ بەداخەوە کە هێشتا لەەوە شانوکولی هەیە وەزارەتی دارایی ئەرکێتی حکوومەت هەمووی سەرۆکایەتی وەزیران پێش وەزارەتی دارایی ئەرکێتی کە قوت و بژێ بوو هاوڵاتیان دابین بکە حکوومەت لەکوێ دابینیەکایی هێنێەوە کێشەی خۆیەتی ئەو تیماگەر حکوومەتیان پێ نابرێ بەڕێوە توانن بڵێن واز بێنن ینی کەس ناچاری نەکردون حکوومەت بەرن بەڕێوە خۆیان سنیان دەرپەڕاندووە و بە ئیستحقاقی خۆیان ێزان و چوونەتە پێشەوە بۆی حکوومەت بەڕێوە بەرن سەرەتاییترین معنای بەڕێوەبردننی حکوومەت و دەسڵاتەوەیە کە ئەو کارانەی کە کارت بۆکەن و فەرمانبەرن لەو وڵاتە پێویستە لانی کەمی حکومڕانیەوەیە موچەکان بۆ دابین بکەی معقول نییە موچەکەش بێ بەکارە با خەڵک خۆی بە مۆلدە دابینیکە و یعنی ببێ بە ئاو خەڵک خۆی بیر لێ بدایە لە بەعزی شوێن ئاو بکڕێ و بێ بە ئەوەی کە خەڵک خۆی قوتابی خۆی بنێرە لە مەکتەبی تایبەت بە پارە بخوێنێ و ئەگەر پێویستی بە خەستەخانە بوو دەرمانی دەست نەکەوێ یا دکتۆری باش لە خەستەخانەکان نەبن بچێ لە عیادە بە پارە ناکرێ مشت خەڵک خۆی دابینی کە ئەگەر وا دابینیەکە کەواتە تو بۆ حکوومەتی بۆ حکوومەت دەرە هەبێیانی کاتێ و میلەتە خۆی بەڕێوە بە ئەگەر ئاوا کوبرادەرە نووسی بوو ئەگەر ئاوا حکوومەت ببرێ بەڕێوە قاڕەیەک یە قاڕە بەم بەڕێوە لە دوای عەسر بۆی دانیشم قاڕێگە بەم بەڕێوە کە تۆ بەرپرسیاری نەگریتە ئەستۆ لە هیچ شتێک هەموو شتێکت ئەوەنەی ئەتوانی بیکە ئەوشی نتوانی وازی لێبێنی ئەم بەم شێوەیە ناکە بەڵام زۆر جار بەرپرسان دەڵێن ئەوەی کە ئێستا ڕووی داوە لە کەمی داهات لە نەبوونی موچە لە دەرەوەی ئیرادە و ویستی خۆیانە ڕووی داوە بۆ نمونە نه لە دەرەوە ویرادە و ئیستی خۆیان نیە کە مەمە غەڵەتی سیاساتی حکوومەتی پێشووە تەراکمی کردو بۆ ئێستا ئێمە ناڵێن ئەم تیمەی ئێستا لە حکوومەتایە تەنها بەرپرسیارە لەم مەوزوعە نا هەموو حکوومەتەکانی هەرێم بەرپرسیارن لەم سیاسەتەی کە ئێستا ئەم هەرێمەی تێکەوتووە دوایەوە کێ ناچاری کردی تۆ ئابووری سەربەخۆ ڕاگەیەنی لە کاتێکا تۆ ئەزانی پشت بەستن بە نرخی نەوت جۆرێکە لە قمار و جۆرێکە لە افتیرازات و گریمانە و احتیمالە لە هەر کاتێکە ئەم گریمانەیە هەرس بێنێ و تۆ نتوانی موچەدابین بکەیت دوایەوە کێ وتێتی تۆ کە نەبوویتە دەوڵەتێکی سەربەخۆ قەیرانێکی وا دروستکەی لەگەڵ حکوومەتی اتحادی کە مانگ بە مانگە بێ بڕۆی یعنی بپارڕێتەوە بۆ ڕێکەوتنێکی نوێ و دووبارە مانگش پێ بەڕێکەی و مانگی ترژەم تۆ بڕۆی کێ ناچاری ئەمەی کردووی تۆ دەستورێکەیە لە وڵاتە توانی بە پێ ئەو دەستورە ماف و استحقاقاتی خۆت دابینکەی ئەسڵەن هەرێم ئەگەر نەوتیشی نەفرۆشتایە هەر نەوتی نەفرۆشتایە ئەسڵەن حکوومەتی اتحادی مەجبور بوو دوافلز لە بەشی بوجەمان بنێرێ و بێمنەتیش بینێرێ وەکو ساڵانی پێشوو نردوێتی بێمنەتیش نردوێتی ئێوە بەشێ بین لە عێراق بێ بە خێومانکە ئەم ئەرکە بخرایەتە سەر حکوومەتی اتحادی ئێستا ئەمە نەکراوە باشە گرێبەستی نەوتی کردو بە نایاسایی و بە ناشەفاف و داهاتی چەندین ساڵی ئەم وڵاتە تۆمە چەند ڕۆژێکە قەیرانەیە سعری نەوت ڕووخاوە یا لە 2000 و با بڵێن چواردەوە کەمێک سعری نەوت شکاوە خۆ پێشتر تۆ ماوەیەکی زۆر بە ئاسانی پارەت خواردووە و پارەت مۆڵ کردووە و پێویستە 3 ملیارەها دۆلاری مۆڵکراوی دەبێ یعنی کەمترین کەسێک کە یعنی سادەترین مەفهومی بەڕێوەبردن نەزانێ کاتێک کە خێزانێک ئەبا بەڕێوە هەر چەنە داهاتەکەی کەم بێ بەشێکی لێلاداڵێمە بۆ لێقەومانێک بۆ نەخۆشیەک بۆ قەرزاریەک بۆ داماویەک بۆ ڕۆژێکی ڕەش تۆ هیچ فلسێکە بۆ ڕۆژێکی ڕەشدانە ناوە دوایەوە تۆ سەدان کۆمپانیات لەسەر حسابی ئەم میلەتە کردو بە ملیارد لێر ئێستاش کە 400ەکە بۆ هاتوڵی وڵا 125 داوەتەوە بۆ وەبەرهێن قەرزم لێکردوون بۆ موچە ئەندەمەوە ئێکە تۆ قەرز لێکردوون بۆ موچە وەبەرهێنی خاوەن ملیارد دۆلار قەرزی بۆ کوێ بیەیتەوە لە کاتێکا تۆ کارمەندی تەندروستی ڕووی ناوە بە مەرگەوە چارەی نەخۆشەکانێ بۆە کا تۆ موچەت نییە بە ئەوی بدەیت یعنی بۆ ئەبێەوە بەرهێن لە مختابێ قەرزی خۆی وەرگێتەوە بۆ
لە کاتێکا تۆ ئەڵی نیمە خۆم و بەرهێنانە ڕێزمێ بۆ زۆرێکیان کە بە توانای خۆی بەدەستی پاک و سەرەتێکی بە خۆی بە پێکەوە ناوە بەڵام مشەخۆری زۆر لە دەوری ئەم دوو حیزبەی دەسەڵات بوونەتە خاوەنی کۆمپانیای ملیارەها دۆلار ئێستا لەم ڕۆژی ڕەشا ئەگەر ئەخلاق هەبێ قانون هەبێ لێ پێچینەوە هەبێ یعنی ئەبێ بوترێن پارێتان لە چۆ هێناوە یعنی چۆن ئینسان ئەبێ بە خاوەنی ملیارەها دۆلار لە ماوەیەکی زۆر کەمە ینی وەرن بۆمان ڕوونکەنەوە لەسەر چه ئەساس لەسەر ئەساسیەوەی باجیان لێوەرنەگیراوە توانای دەوڵەتی خراوەتە بەردەستیان زەویان بە بەلاش پێدراوە ئیعفای زەریبیان وەرگرتووە ئەنواع و ئەشکال تەسیلاتی بۆ کردوون جگەلەوە تەندەریان بە گەندەڵی بۆ پێدراوە ئەمانە پێدراوە بۆیە بوونەتە خاوەنی ملیارەها دۆلار ئێستا ئەمانە کە کوڕوکەسی خۆیان و دەوروبەری خۆیانن بانیان کەن پاریان لێ بسەن بۆی میلەتە برسینە باشە بەس دکتۆر خۆت بڕوات بەم ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی هەیە کە دەڵێ مەسەن لە 400 ملیارەکە 165 دراوەتەوە بە قەرز و 222 بڵین ملیاری لێماوەتەوە لە کاتێکە ڕوون نەکراوەتەوە بە بەڵگە ئەو قەرزانە چۆن کراون بەکێ چۆن دراونەتەوە جێ متمانە ئەم جۆرە ڕوونکردنەوەوانە ئێستا خۆ ئەگەر سێری حکوومات بکەی و فاشیل خۆ لەمان فاشلتر بەغایە ئەی بۆچی بەغایستا چه قەرزەکە تۆ بۆ قەرزە دەیتەوە ئەو قەرزەکە پارە ئەیا بە تۆ بۆ هەموو عێراقیش قانونێکی هێناوە شەڕی بۆکا لە پەرلەمانی عێراق ئاڵێ ڕێگەم بن قەرزی ناوخۆش بکەم و قەرزی دەرەکیش بکەم تۆ کە قەرز ناکەی قەرز بۆ ئەیتەوە لەم وەختە کە ئەمە وەختی دانەوەی قەرزە اینجا تۆش بۆ قەرز ناکەی وەکو ئەو حکوومەتە قەرز مەکە کاکە و ئەو باج و خەراجەی کە نەوسندووە لە کۆمپانیەکان لیان بسەنەرەوە ئێستا تۆزێک لەو پارەی کە بردووتانە و مەلا بەختیارواتنی لە ژێرخانە شاردووتانەتەوە ئێستا بازێکی بێنەوە بۆم ڕۆژە ڕەشە بە کەڵکیە بۆم میلەتە دواتریش دەرفەت دەبێ یعنی هەمتر حەپەلوشکەنەوە ینی بەڵام ئێستا لا جارێم خەڵکەنانی نێبیخوا عیبە ئێمە بچین لە بەغا پاڕێنەوە فعلەن ئێمە ئەپارڕێنەوە وڵا پاڕێنەوە لە پەرلەمانتارەکان کە کێشە دروست نەکەن بۆ بجێرێم ئەپارڕێنەوە لە پەرلەمانتارەکان فشار مەکەنە سەر حکوومەتی عێراق بە موچە خۆرانی ئێمە ببینێ و ئەرە وڵا پاڕێنەوەڵێن میلەتەکەی ئێمە 5 مانگ و 6 مانگە نانی نییە و موچەی وەرنەگرتو و حکوومەتێکمانەیە بێ باکە و تکاتان لێکم کێشە بۆ ڕئیس وزرا دروست مەکەن بان پارەیە بنێرە ئەپارڕێنەوە بڵێ بەس معقول ئێمە لێوێ بپارڕێنەوە تو جەنابیشی بێ لێرە قەرزی وەبەرهێنانەکانی خۆتی پێبیتەوە کە نازانێ ماسڵەن گیرفانی خۆیانە لەم گیرفان بۆ گیرفان یا گیرفانێکی ترە دکتۆر ڕێگە پێدراوە ئەو پارەی کێوە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە ینی لە یاسای بودجەی 2019 چەسپانتان بۆ هەرێم بێت ینی بۆ بابی دیکە خەرج بکرێ غەیری موچە ڕێگە پێدراوە ئەم مخالفەی یاسا و قانون مخالفێکی سەریحی قانونی بەڕێوەبردننی دەوڵەتە هەر بودجەیەک لە هەر بڕگەیەکە لە هەر بابێکە عفوەن هەر بڕەپارەیەک تەرخانە کرێ بۆ هەر بەندێک لە بوجە تۆ مافت نییە مۆناقەڵی پێ بکەی و بە کەفی خۆت بیبێ یاری پێ بکەیت ئەمە بە تایبەتی ئێمە بۆیە توانی ومانە ئەم دیفاع لە حکوومەتی لە خەڵکی خۆمان بکەین لای حکوومەتی بەغا کەوتومانە میلەتەکە ئێمە بێنان و موچێ و موچە خۆران بەرپرسیارەتی حکوومەتی اتحادی شەوک و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێم و ئەگەر حکوومەتی هەرێم گەندەڵی هەیە ناکارایی هەیە داهات تەسلیم ناکە حسابی خۆتان لەگەڵی بکەن دوور لە موچەی خەڵکی ئێمە لەسەر ئەمە ساسەیە ئەم پارەیە دێ بۆ هەرێم تۆ بچ مافێک دەستی تێخەی بۆ شتی تری بەکارهێنی بچ مافێگەی تۆ بە قەرزە تۆ لەم کاتابێ قەرزکەی ئەسڵە کە قەرز ناکەی ئێمە پارەکەی کە دێ بۆیە تۆ بە قەرز بەس کە تۆرەوەکو پەرلەمانتارانی کورد بۆچی فشارێک دروست ناکەن هەموو فراکسیۆنەکە یاخود بڵێنەوەی دەرەوەیکێتی و پارتی لە بەغداد کە چارەسەرێک بدۆزرێتەوە و پارێک کە بۆ موچە دێ بۆ لایەن دیکە خەرج نەکرێ یا خۆلانی کەم موچە ڕاستە خۆ بخرێتە سەر عێراق و موچە خۆران لەم کێشەیە ڕزگاریان بێت ئێمە تاوەکو دوێنێکە لە پەرلەمان بووین ئەم مەسئلەیە زۆر ڕوون نەبوو چیان کردووە لەم 400 ملیارە بەس بە فعلی ئەگەر ئەمان ئاوا تەسەڕف بەم داهاتی خەڵکەوە بکەن پارۆکو کردویانە ئێمە ناچارە بین زەخت خێن لەسەر حکوومەتی عێراقی کە بە شەرت و شروطە بێ ئەو پارەیە بدا بە هەرێم و ڕێگەی پێ نەدا کارێم دەستی تێخا چونکە ئێمە هیچ ئێمە نوێنەری و خەڵکەی نوێنەری حکوومەتی هەرێم نین ئێمە ئامادەنین دیفاع لە بەشی حکوومەتی هەرێم بکەین لە کاتێکە حکوومەتی هەرێم بۆ بەرهێنانەکانی ببە ئێمە زانین حکوومەت التیزامی هەیە لەگەڵ بەعزێک جهەتەوەوانە بە زۆر کوتم ئێستا کاتی قەرزکردنە لەبەرەوە بەرهێنانەکان کاتیەوە نێت و قەرزیان پێ بێتەوە ئەی سەبارەت بۆی کە موچە بخرێتە سەر عێراق یا خۆت ڕاستە خۆ چارەسەری هەیە بۆ ئەم پرسە
خۆی ئەوەی کێکێکە لەو کێشە گەورانە ئەوەی ئێمە ئەتوانین بیکەین بۆی سەریح و ڕازگۆ بین لەگەڵ خەڵک ئێمە بەپێی دەستور ڕێگەی ئەومان نییە موچە ڕاستە و خۆ هاوڵاتی لە حکوومەتی ئیتیحادی وەریگرێ بەڵام ئەگەر حکوومەتی هەرێم بەم شێوەیە تەسەڕوفکە پێم وابێ ئەو خەرقە دەستوریێژە بێ ڕێگەیەکی بۆ بدۆزرێتەوە چونکە ئەگەر حکوومەت داوا بێباک بێ لە بەرامبەر موچەی خەڵکەوە ئەبێ بە فعلی خەڵبی لە خیاراتی ترکاتەوە بەڵام بەداخەوە ئێستا یعنی ئەو مەجالە نییە کە هەبێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بۆ پارێزگاریکردن لە دەسڵاتە دەستوریەکانی حکوومەتی هەرێم ئەبێ لە ڕێگەی حکوومەتەوە موچە بە خەڵک بدرێت بەس ئەمە مانای دەستکرانەوەی حکوومەتی هەرێم نییە بۆ بڕینی موچەی خەڵک بە هیچ شێوەیەک وەکووتم هەر حکوومەتێک ئەتوانی دابینی کەی بە قەرزە بە فەرزە بە داهات کۆکردنەوەیە بە وازێنانە لە دەستپیسی بە هەر شتێک پایەکەی پایەکە پای ناکەی وەرە بەردەم هەرێمی کوردستان وەرە بەردەم پەرلەمانی هەرێم بڵێ ئێمە داوای لێبوردنەکەی ناتوانێم حکوومەتە بەرین بڕێ و پارەمانی بەڕێزەوەی کە بەڕێز شوت ئێستا پزیشکان و کارمەندانی تەندروستی گیانی خۆیان خستۆتە مەترسیەوە لە پێناو ڕزگارکردنی خەڵک کەچی ئێستا مانیان گرتووە کارمەندان و پزیشکان لە بەشکی زۆر ناوچەکان موچەکان پێنادرێت کە موچەکان کەمتر لە 16 میلیارە وەزارەتی دارایی لە ڕوونکردنەوەکەیان بۆ دەڵێ 222 میلیاریان بۆ ماتۆ بۆلانی کەم مەسەلەن موچەی وەزارەتی تەندروستی نادەن لە کاتێکا پێشتریش مەسەلەن بە مانگێک موچێم وەزارەتەکانیان دەدا هەمویان لە هەفتەیەکدا نەداوە وڵی جاوابی حکوومەتی هەرێم جواباتەوە ینی بۆ ئەوە بێخەمە لە بەرامبەر ئەو خەڵکانی کە ئێستا یعنی سنگیان ناوە بە مەرگەوە ڕوبەڕووی نەخۆشیێکی کوشندا بنەوە لە جیاتی هەمومان لە سنگەرێکی پیرۆزان و گیانی خۆیان لەسەر دەستیان نەک گیانی خۆیان بەتەنیا گیانی مەڵناڵەکەشیان گیانی خوشک و برا و دایک و باوکیشیان چونکە ئەوان ئەچنە شوێنێکی ژینگەیەکی ناپاک کە زۆر ئەو نەخۆشیە لە خستەخانەکان ئاە تەبان چێ لێ قەوماوە چوە بۆ ئەوێ تۆ ئەم خەڵکە خەیتە بەردەم ئەم مەترسی ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە ڕەنگە و ڤایرۆسە لەگەڵ خۆی بێتەوە بۆ ماڵەوەش بیبا بۆ دایک و باوکیشی ڕەنگە بە تەمەن بن مەترسی لەسەر ژیانیان دروست بکە کە ئەو ئەمە تەحملەکە چی وجدانێک قبوڵەکە تۆ لەم کاتە ئەم موچانە نەدەی بەس بەڕێز ناوی دەنێی چی کە مەسەلانی کەم بەشی ئەم وەزارەتە زۆر زیاتر ئەمنێ موچە لە وەزارەتی دارایی و بەڵام نەیدەنیانی نازانم بۆ نایدەن ئەوەی کە دیارە ئەوان بێباکی نیشانەدەن على الأقل أبوار پرسیارێکی بەڕێزێکی وەکوتویان وەڵام بایەتەوە یعنی لانی کەمێسە وەزارەتی تەندروستی توانی موچەکەی بدەیت کەمتر لە 16 میلیاری پێویست کەس نەیوتوە ئێستا دوو موچەیان بەرێ و کەس نەیوتوە مکافەیان بەرێ و کەس نەیوتوە لە کاتێکە لاندێک شوێن و لاندێک وڵات مکافا کراوە هەموو شتێک عێراقی ژەمە کراوە بڵێن جۆرەکە عێراقیش بیری لەوە کردوێتەوە بە هەموو شێوەیەک مکافە کراون و ئابێش بکرێن و تۆ چەندین ڕێگای مکافە هەیە کە توانی لە ڕێگای قانونیەوە بە تەرقیە بە شێوازی تەرفیع بە هەر شتێک یانی بەس تۆلانی کە موچەکان نایتێ هەر موچەکەشیان نایتێ باش یعنی ئەمە بەڕاستی باسیارێکی زۆر گەورەیە و جوابی نیە بەڵێ باسی وت کە بەڕێزت بەدوازشن دەکەن وەکو پەرلەمانتارانی عێراق بەزووک پەرلەمانی کوردستان ئەرکیان چیە ئێستا کە موچە دواکەوتووە دوێنێ ژێو لە پەرلەمانی عێراق کە خۆشت بەشدار بووی بریارێکتان دەرکرد کە نابێ حکوومەتی عێراقی دەست بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینیان بەرێ لە عێراقا ئەیرکی پەرلەمانی کوردستان لێرە چییە کە ئێستا موچە دواکەوتە بە دوو مانگ جارێک موچەدا بەش دەکرێت ئێستا بەداخەوە مەسەلەن ڕایان گەاندووە پەرلەمانتارێک توش بووە چەند مۆزەفێک توش بووە پەرلەمان داخل بۆ ماوەی دو هەفتە کەرەنتینیان کردووە دایانخستووە هیچ منتەقێک لەمانە تۆ توانی هەموو ئەندامانی پەرلەمان فەحسی بۆ کردوون کە فەحسە بۆ کردوون دوو ڕۆژ فەحسەکە دەرەچێ نازانم چەندێکە ئێوە ڕۆژە دوو ڕۆژ تا فەحسەکەی دەرەچێ کە دەرچوو پاکە بۆ نایەنیتەوە بۆ دەوام دوایە تۆ ئەم هەموو وڵاتە کردووەتەوە یانی مەترسی بەس لە بەسەر پەرلەمانتار هەیە مەسترسی لەسەر هەموو خەڵک هەیە اینجا هەندێک وەکو موسسەی پەرلەمان تۆ ئەبێ ڕێکارەکانی خۆپارێزی تون بکەی ئەبێ بەعزێک خزمەتی زیاتری ئەو خەڵکە بکەی باز نابێ دانیشتەکانی پەرلەمان بە تەواوەتی تاعتیل بکەی لە عێراق کەس پەرلەمانتارێک تووشی کۆرۆنا بۆ لە عێراقیش پەرلەمانتارێک بەڵێ ئەی دانیشتەکانیش نەوەستاون بڵێ غەڕاوی توش بۆ ئەنسجام غەڕاوی لە ئیزدلێمی توش بۆ من دووە بەلانی کە من دوانە ناسم دوانە ناسی کۆبوونەوەکان تا ڕەنەگرتووە بۆ هۆیەوە کۆبوونەوەکان ماوەی ڕاگیرا بوو بەس لەم ماوەیە گرنگ بوو کۆبوونەوە بکرێ لە بەرەوەی حکوومەت کابینەکەی تەواو نەبوو بوو ئەم یاسای قەرزە هەبوو بۆی حکوومەت دەست نەما بۆ موچەی خەڵک کۆبوونەوە کرایە ئەمە دوێنە سعات 12 شەو لە بەغا گەڕاینێتەوە بەڵام مەبەستم ئەوە بوو کە واش بڕیارە کۆبوونەوە تریش بکرێ
ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش تۆ کۆبوونەوە ڕاگری یعنی بەرحاڵ نابێت کۆبوونەوە بە تەواتی ڕابگیرێ یعنی دامەزراوەی سەرۆکایەتی ئەبێ ئیش بکە سەرۆکایەتی وەزیرانە بێ ئیش بکە پەرلەمانە بێ ئیش بکە ئەمانە دەوڵەت دەبن بەڕێوە ئەکرێ حەزەکەی 2 هەفتە جارە تێستیان بکە احتیاطاتی پێویست بگرە بەر تاقیم دانێ بەشێک لە دانیشتەکان کە ئەلکترۆنی بەس ئەبێ دانیشتن بکرێ ئەم پەرلەمانە ئەبێ ڕێگەی پێ بدرێ محاسبە و موسائلەی ئەم حکوومەتی هەرێمە بکە ڕوونکردنەوەی لێ داوا بکە استیجوابی کە لێپێچینەوەی لەگەڵ بکە داوای زانیاری لێ بکە یعنی چی ئەمانە نوێنەری خەڵکن لێرە پەرلەمان کەمتر لە حکوومەت سەیرەکرێت پەرلەمان باوکی حکوومەتە پەرلەمان شەرعێتی داوە بە حکوومەت ئەو حکوومەتی ڕێز لە پەرلەمان نەگرێوەکو کوڕێک وایە بێڕێزی بە باوکی خۆی بکە تۆ بۆ چوویتە بەردەمیان دەستی بەسنەوە گرت دەسێ بۆ بەرزکەنەوە ببی بە وەزیر یا ببی بە سەرۆک وەزیران یا ببی بە سەرۆکی هەرێم ئێستا بۆ پێت کەمە بانگتکەن بە ناوی میلەتەکەتەوە هەر کەسی ڕێز لەو میلەتە بگرێ ڕێزە خۆیەگرێ ڕێز لە مێژوویەگرێ بەچوونی بە ڕێزت کاکتۆر پەیوەندی بەوە هەیە کە فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن هەژدە واژۆیان کۆکرد بۆی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی لەسەر قەرزەکان 27 ملیارەکە لەسەر 400 ملیارەکەش بێتە پەرلەمان لەبەرەوە دایان خست بێ پەیوەندی بە کۆرۆناوە نەبوو بێ لە ئەم خۆی پەرلەمانە بە پێی ئەو ئیجراعاتەی کە کراوە کە تێست کراوە بۆ هەمویان و دەرکەوتووە کە مەسەلەن یەکێ دوان ئەو کێشەیە هەیە ئیتر ئەویتر دەرکەوتووە کە نیەتی ئەکەنیەتی بۆ کۆبوونەوە ناکە تۆ توانی مەسەلەن مۆزەفەکانی پەرلەمان زۆربەی زۆریان نێنەوە من واتە سەورەکەم یعنی سیاقەکە سەیرەکەی وازە حەز کە سیاقەکە سەیرەکەی بۆ پەرلەمان تەعتیلەکەی لەبەر کۆرۆنایە توانی ئیجراعات بگریتە بەر ئەتوانی ئیجراعاتی وقائی لە ناوی بگری ئەتوانی مۆزەفەکان زۆربەی نێنەوە حیمایە بەو ناوە بنمونە لەبەر 27 ملیار قەرزەکە بێ یان 400 ملیارەکە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن واژۆیان بە فەرمی کۆکرد بۆ داوای دوانکێشی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری داراییان کردهبوو منی شەروا گومانەکەم ئێمە ژەروا گومانەکەین لەگەڵ هاوڕێ پەرلەمانتارەکانمان لە هەرێم کە هۆکارەکەی ئەوەیە بەعزێکی دروستکردنی حتا دڵە ڕاوچەی زۆریش بۆ خەڵک بەشێکی هەر پەیوەندی بۆ لە بیربردنەوەی ئەو بابەتەوە هەیە لە بەخس خەڵک لە بیری ناچێت چونکە موچە یعنی ژیان موچە یعنی ژیان موچە یعنی نانوشیری مناڵەکەت موچە یعنی کرێی خانوەکەت موچە یعنی دەرمانی زەخت و شەکرەکەت موچە یعنی نانی سەر سفرەکەت یعنی هەموو شتێک یعنی ژیانی ئەو میلەتە ژیانی موچە خۆرانیش نابەتەنیا تۆ کە موچەت پێ نەبێ ناڕۆی بۆ قەساب ناڕۆی بۆ لای سۆپەرمارکێت ناڕۆی بۆ تەکسی ناڕۆی بۆ مەطعام ناڕۆی شت بکڕی ناڕۆی جل بکڕی هیچ ژیانە وەستێ یانی ژیانی کۆمەلگا هەمووی ئەوەستێ سوڕی ئابووری ئەوەستێ لەبەرەوە کارەساتێکی گەورەیە بەڕاستی ئەی سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەسەر مەسەلەی موچەکەی وەکو پەرلەمانتاران دەمێک کە داوای دەکەن کە ڕێکەوتنێک بکرێ ڕێکەوتنێکی گشتگیر بۆ چارەسەری کێشەی موچە هیچ بەرەو پێشچوونێک هەیە لەم ڕۆوەندەی کە ئێواگەدار بن بڕیار وایە لەم ڕۆژانە وەفدی هەرێم جارێتتر بچنەوە بەغدا بەس بەغدا بڕیاری داوە گەر تام ئەم ماوەی ئەم مانگە ڕێکەوتنیان لەگەڵ نەکەن بەغدا ئامادەنیە بە بەردەوام موچە بنێرێ بۆ هەرێم باش و بەغدا لە ژێر فشارێکی گەورایە لە ڕاستی بوێریە لەم هەلوو مەرجە کە حکوومەتی عێراق خۆی قەرزەکە خۆی هاواری لێبەرز بۆتەوە و ئێمە لەگەڵ دکتۆر فواد حسین کۆبوونەوەمان کرد کە چەند ڕۆژێ لەمەوە پێش لە وەزارەتی دارایی نەماوە ئاگای لام و زانیاریەکانی وەزارەتی داراییە ڕاوێژکارەکان هاتن وەزیری دارایی نوێ هات بۆ پەرلەمان ڕاوێژکارەکانی هاتن ڕوونکردنەوەی تەواویاندا تەواان لەسەرەوەی کە حکوومەت سیولە و کاشی بەدەستەوە نەماوە بۆ ئەوەی کە وەکو پێویست داهاتەکان کە دێ بۆ عێراق بەشی ئەوە ناکا کە پێداویستەکانی حکوومەتی عێراق کە لانی کەمی تقریبەن لانی کەمی پێداویستەکانی عێراق نزیکەی 5 تریلیۆن دینارە یانی ئەم 5 تریلیۆن تا 6 تریلیۆن دینارە داهاتی عێراقی 2 تریلیۆن و نیوە تقریبا ئەوی تری هەمووی عەجزە ڕاستە بەعزێک پارەیان هێن حتا دەستیان بردو بۆ پارەی کە ملیارە دۆلار دایان نابوو بۆ ئەو ڕێکەوتنە لەگەڵ سین چوونی گێڕاوێنێتەوە لەوانەیە لە بانکی ڕەشید و بانکی ڕافیدەین بەعزێک سیولە ڕاکێشن لە بانکی TBI احتیمالە بەعزە سیولە ڕاکێشن مهم حاڵی خۆیان دەبرەکەن بەس حاڵیان لەگەڵ ئەوەش یاسایەکی قەرزکردنیانی ناوە قەرزی ناو خۆ قەرزی دەرەکی کە لە پەرلەمان مناقەشە کرا ئاخر ڕۆژی چوارشەمەی دوێنێ قەرار وا بوو دەنگی لەسەر بدرێ بەڵام هەر دووبارە پەرلەمان
لەگەڵەوە شافشارە خاتە سەر حکوومەت کە بەبێ پەنابردن بۆ قەرز بەکەمکردنەوەی خەرجی بەکەمکردنەوەی گەندەڵی بەبێ دەستبردن بۆ موچەی خەڵک ئەوشتان بڕاندەوە کە نابێت دەستکاری موچە ئەوە نایاسایی حکوومەتی عراق کردوێتی لە عێراق بەڕاستی پێت بڵێم ڕێز لەم جۆرە یاسایانە ڕێز لە هەیبەتی پەرلەمان احترام و قدری زۆر زیاترە تاوەکو هەرێم باش بەس بەرەو ناتوانێت پێچەوانی ڕێکەوتنەکە ینی بەغداد داوای چی دەکات لەم ڕێکەوتنە ئەوەندەی کە بەڕێز معلومات هەرێم داوای چی دەکات بۆی کە لەسەر مەسەلەی موچە و نەوت ڕێک بکەن بەغدا قسەیەکی کردووە منطقیشە لە بەپێی دەستور داهات بەپێی دەستور و بەپێی ئەو ڕێکەوتنەش ئەکرێ لەسەر قانونی بوجە ئەو بڕە پێویستەی لە داهاتی گومرگەکان و لە داهاتی نەوت تەسلیم بە بەغا بکرێ بۆی بەغداش ئەو بەشە بوجەی کە هەیە بۆ هەرێمی کوردستان دابینی بکە بەبێ ڕێکەوتن لەسەر ئەمە کامە دەستوریش ینی تۆ بەپێی دەستور هەندێک وارداتی اتحادی هەیە ئەبێ تەسلیم بە بەغا کرێ بەو ڕێژەیە کە لە دەستورا دیاری کراوە لە قانونە هەندێکی باس کراوە هەندێکیشی لە قانونی بوجە ڕێگە خرێ و کۆ 250,000 بەرمیل نەوتەکە ئەوەی لە قانون و لە دەستورا هەیە بێلتیزامی پێوە بکەی ناکرێتەوە بڵێ ئەوەی خۆمەوەی تۆش بۆ خۆمیانی ئەم منطقە لەبەر هەرێم و لەبەر هیچ شوێنێک ناڕوە من ڕازگویانە ژەڵێم تەساهولی کردووە حکوومەتی بەغدا لە زۆر مەلەفە زۆر جار ئاسانکاری کردو بۆ حکوومەتی هەرێم بە تایبەتی عادل عەبدولمەهدی ئاسانکاری زۆری کرد بۆ حکوومەتی هەرێم کازمیش تا ئێستا کردوێتی بەڵام لەمە دووە بەڕاستی کۆمەڵێک فراکسیۆنی دڕ لە پەرلەمان هەیە لە عێراق ڕێگە نادەن ڕێز و زەرا دەستکراوە بێ گێچەڵی بۆ دروستەکەن وەزی عێراقیش خۆی لە قولۆقە و تازە حکوومەتێکی قالەکراوە حکوومەتێکی تر بە هەزار حاڵدانراوە دوایەوەی زۆرفی ڕەفز کرا و پێش لەو عەلاوی ڕەفز کرا و یعنی جوهودەکانی پێگەنانی حکوومەت چەندین جار شکستیەنە بە هەزار لە قولۆقەم حکوومەتە تەشکیل بووە بڵین ڕاستەکە بۆ شوەیە کە ڕێک بکەون حکوومەتی هەرێم و بەغدا یاخود ڕێک نەکەون یا حکوومەتی هەرێم بە مەرجانەی بەغداد ڕازی بوو تەسلیم بوو بۆ مەرجانەی کە بەغداد داوای دەکات داهاتە بڵێن داهاتەکان بگەڕێنەوە بەغداد خاڵە سنووریەکان و مەسەلەی هەرێمیش ڕازیە هەرێمیش ڕایگەیاندووە کە ڕازیە هەندێک تەفاسیلی وردەکاری ماوە گفتوگۆی لەسەرەکەن ئێمە لەگەڵ ئەوەن یعنی تا بکرێ حکوومەتی هەرێم باشترین داهات بۆ خۆی بێڵێتەوە لە بەرەوەی ئێمە پێویستمان پێێتی وەکو هەرێم بەڵام ئێمە لەگەڵ ئەوە نین بە هیچ شێوەیەک حکوومەتی هەرێم خۆ بدزێتەوە لە ئیلتیزام بەوەی کە لە قانون و دەستورا دیاری کراوە چونکە وەکو دووبارەیە یەکەمەوە ئەمە تۆ ناتوانانی خۆت نانی خۆت دابینکەی ئەبێ زۆریش ملەجەڕە لەگەڵ بەغا نەکەی تا حدێکە قەیران دروستکەی بۆ موچەی خەڵک ئێستا دروست بوو بەس بە وچوونی بەڕێزت وا باشە مەلەفی نێوتەکە تەسلیمکەن بە بەغداد یاخود نەیەخود ئێستا قسە لەسەرەوەی بۆی هەندێک جارکە نرخی نەوت بەرز دەبێتەوە جۆرێک لە پاشەکشەی هەندێک پەرلەمانتار باز لەوە دەکەن لە حکوومەتی هەرێمەوە دەبینرێت حکوومەتی هەرێم نەیشاردوێتەوە کە نایەوێت ڕێکەوتنی درێژخایەن لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدا بکە کە ئەمە هەڵەیەکە بە قەنەعەتی ئێمە ئەژڵێن گوایە حکوومەتی بەغا شەرێوێ ڕۆژ بەڕێکا و بە دوای دەرکردنی خۆشیان نانەوێت ڕێکەوتم بکەن عێراقیش ئەمان وا هەڵێن بەس نازانم چەندێک دقیقە و قسەیە بەڵام بەرحاڵ ئەو لە مەسلحەتێتی ڕەنگە لەوەی کە ڕێکەوتنێکی بەردەوامن لەگەڵ نەکا چونکە ئەویش ئێوێ یعنی تا بتوانێت کەمتر التزام لەگەڵ هەرێم بکە هەردووشیان بە سیاسەتی خۆتزیینەوە لە التزامی شەکەن ئەوەی ئێمە حەزمان لێتی و چەند ساڵێک کە هەوڵمان بۆدا و سەری نەگرتووە و ئێستا بەڕێز سەر کۆماریش باسی کردە ڕۆژە و ئەوانە ئەوەیە لانی کەم ئێمە بتوانین مەسئلەی موچە بخەینە زمنی موچەی گشتی عێراقەوە و ئەم خستنە زمنەوە ینی ببرێتە دەرەوە لە مناقەشەی بوجە یعنی هیچ وەختەیەک لە بوجە مناقەشەیەوە نەکرێ کە موچەخۆرانی هەرێم بەشێ بێ لە گفتوگۆکانی نێوان بەغدا و هەرێم مادەم ئەمانە بە شێوەیەکی گشتی موچەخۆری دەوڵەتی عێراقن وەکو چۆن بەسترا کێشە بۆ نەوتەکەی دروست بێ و مووسڵ لە ژێردەسی داعشی شابێ و ئەمباریش هیچ نەوتی نەبێ و هەموو ئەمانە موچیان مەزمونە حتا مووسڵ و کاتی لە ژێردەسی داعش شابووە حکوومەت بە شێوازێگەر موچەی بۆ ناردوون بۆ موچەخۆران ئێتۆ ناکرێ هەرێم تەنها جیابێ لە مەوزوعە لەبەرەوە تاوەکو بکرێ ئەوە ببرێتە دەرەوەی مناقەشاتی بوجە ئەو کاتە تۆ 67 بوجە مشکلەکەی حەلە بێ ئەمێنێتە سەر بوجەی استثماری و شتی و ئاسوانی باشتر ناوبڕێکمان هەیە دەکرێم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر بگرێم وڵای بەڕێزت هەر سەبارەت بە موچە پرسیارێکی تر سەبارەت بە ئیدارەدانی ئەم خەیرانە لێوان کابینەی پێشوو کابینەی ئێستا پێدوای ئەمە خراپتر نییە چونکە ئەمڕۆ راپۆرتێکی ڕۆژنامەوانی خوێندەوە دەڵێت کابینەی پێشوو بە 4 ساڵ خەیرانی دارای 8 موچەی پاشەکەوت کرد. ئێستا مەسەلەن کابینێ تقریبا لە 4 مانگە 2 موچەی پاشەکەوت کردووە لە کاتێکە پێشتر ڕەنگە پارەکەش لە عێراق ناتبێت. خراپتر ئیدارەدان نییە لەم کابینەی بۆ مەسەلەی موچە؟ وڵی کابینەکان هەمووی خراپ بوون. بەڵام بە پێی ئەم داتانەی کە بەڕێز باسیەکەی ناکارایی زیاترە. بەڵام کابینەکان هەموو ناکارا بوون و هەمویان بەرپرسیارن لەم قەیرانە. خراپ و خراپتر هەیە. یانی بەڵێ سپاس دەکەم. بینە سەرپرسێکی تر مەسەلەی کۆمیسیۆنی هەڵبژاردن کە ئێوە فراکسیۆنەکانی دەرەوەی پارتی ویکێتی یاداشتێکتان ئەرسی کۆمیسیۆن کردووە. کێشتان چێ لەگەڵ کۆمیسیۆن لە کاتێکە ڕەنگە خەڵک بڵێ ئێستا بۆ هەڵبژاردن ماگەتی؟ خۆی کێشەکە ئەوەیە برای بەڕێزم ئێستا ئەوەی کە سەیری وەزی عێراقەکە بۆ یەکەمین جارە لە هەموو شارەکانی عێراق خۆپشاندانی گەورە باب و بەردەوامیشە لە هەموو شوێنێکی عێراق خوێن کوشتن خەتف و تەعزیب و هی هەزاران کەس بە قەناسە چەند خەڵکیان کوژ لەسەر دڵ و لەسەر مێشکیانەدان خەڵک هەر نەچوە دواوە. ئەگەر بعد پرسیارێ بکەین بڵین بۆچی عێراق پێشتر ئەم وەزعی بەخۆیە نەبینیوە؟ بە قەنەعەتی من و زۆربەی ئەو کەسانەشی کە چاودێری سیاسی ئەم وەزعان و لە ناوی ئەژین ئەمە هۆکارەکەی تەزویری انتخابات بوو. میلەت ئەتوانێ سەبر کا لەسەر زوڵم و گەندەڵی مادەم ئومێدێکی هەبێ کە بە انتخابات ئەتوانێ ئەو وەزع چاک بکە. بەس کە زوڵم و گەندەڵی پەرەی سند انتخاباتیش تەزویر کرا
مانای وایە ڕێگە لە بەردەم خەڵکادا ئاخیرێ تەنها ڕێگەی عنف و تونوتیژی و شۆڕش و ئەمانە ئەمێنێتەوە بۆ خەڵک کە ئەمە بە قەنەعەتی ئێمە زۆر کارەساتبارە و زۆر مەترسیدارە و ئێمە ڕۆژە کۆبوونەوەیەکمان هەبوو جێگری سەرۆکی پەرلەمان لەوێ بوو لیژنەی یاسایی لەوێ بوو نوێنەری فراکسیۆنەکان لەوێ بوون کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش لەوێ بوو من ئەمەم پێوتن لە موداخەلەکەی خۆم وتم بەڕێزان ئێوە قازین بڕیار وایە کە ئێوە زۆر نەزیه بن باشترین کەس بن لە یاسا تێبگەن جێبەجێکەن بەس من لێتان ناشارمەوە ئێمە ئەزمونمان لەگەڵ قازیەکانی پێش ئێوە لە کۆمیسیۆن بوون زۆر تاڵ بوو ئێمە لەگەڵ ئەو قازیە بەڕێزانە چوین گفتوگۆمان کرد کاتێک کە انتخابات تەزویر کرا ئێمە هێشتا پەرلەمان کارا بوو پەرلەمانی پێشوو یاسایەکمان دەرکرد کە بێ هەموو دەنگەکانی عێراق بژمێرێن دەقەکەش بەم شێوەیە بوو پێویستە مفەوەزیە هەموو دەنگەکانی عێراق لە گشت مەحەتەکان لە تەواوی عێراقا بەدەست جارێکی تر بژمێرێتەوە و ئەو نەتیجانە دەرەنجامانەش لە جیاز ئەلکترۆنیەکان وەرگیراوە بە تاڵە و لەغوە وتم ئەمە بە دوو ڕێگە بە ئێوەی ئەوت بە کۆمیسیۆنی قازیەکانی ئەوت ئەبێ هەمووی بژمێرنەوە بەس قازیەکان چیان کرد من خۆم شخصي چۆن گفتوگۆم لەگەڵ کردن وتم ئەمە هەمووی الفاظی عموما تلتزم المفوضية بالعدل والفرز الكلي لجميع الأصوات في عموم العراق كل الأصوات في جميع المحطات في عموم العراق سيجار الفاظ عمومي تاعي لدواج الله تلغى النتائج المستحصلة من أجهزة التسريع الإلكتروني أجرنا بدور رجع بيت الله بها مي بجميري بدست يقال بها مي بجميري للتواوي عراق لهمو محطة كان دو مش بيت الله أو نتيجاني لجهاز الإلكتروني كان هتول لغو باطلة كواتش شلون درستك يقر همو ينجميري وتم نص قانوني لمر ونتر هيك بتولي بها مدنك كان بجميري بس قاضي كان شان كرت كمن من بيوتن زردخانيكي كردوتي آخر سيري قراري محكمة اتحادية وتم بخوش بختانا أمش قراري محكمة اتحادية بيطلع بما يتعلق بتعديل الفقرة ثالثا من القانون فإنه دستوري وضمن صلاحيات مجلس النواب ولإطمئنان الناخبين على أصواتهم نقطة سريدر الله أمتع أميك باسي دز جماردني طواوي دنگا كانكا دستورية صلاحيتي مجلس النواب أتواني بري قانوني وادركا وبودل نيابوني دنگدرانا لدنگا كاني خوان تمدو بارزر دخانيك تري كريوتي آخر والله أيام مواتي يقين كان ديكي بجميرين أقري براس بدل تانية بسن لمجلس القضاء طعن بين لقرارك أياما يعني شي يعني هرورنو لا يخو من طعني لبن الخوانا مجلس القضاء خوانا باش وتم أما أزموني إيما لقى القاضي لبرو ليتان ناشارمو إيما يستبا قمانين لإيوش چونك ولاد برو آخر درفت أروى وتم بس گومانەکەی چێستە کێشەکەی ولا نا بم بۆرە با تەواوی کەم قسەکانم وتم ئەزان بۆ گومانمان هەیە وتم ئێوە چەند ناویان بۆ ناردوون لە هەرێمی کوردستانەوە چوار ناویان بۆ ناردوون دوانی لە هەولێر دوانی لە سلێمانی قازیە بەڕێزەکان بۆ ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران پێشیان نەوتن وتم بەڕێزان پێشیان نەوتن کە قورعیان بۆکەن دوو ناوی هەولێر و سلێمانی تێکەڵ نەکەن هەتاوەکو یعنی هەتاوەکو یەکێکیان بۆ برادرانی پارتی بێ یەکیان بۆ برادرانی یەکێتی بێ خۆمە لەمە ڕوونتر هەیە ئێوتم کۆمیسیۆنەکەی ئێوە خۆتان ئاوا دروست کراوە بە پشکێنەی حیزبی دروست کراوە بۆ ڕاتان نەگەیان لە هەموو عێراقا چ قازیەک ئەو مەرجەی ئێوەی تایە سەد قازی با تەقدیمی کردایە دەکەستان ناوم سەتا بە قورعا هەڵا بژار بە هەر چێڵتانە بژار بەس ئێوە ئاوا خۆتان ئاوا دروست بوون ئێستاژ ئێوە دەستان کردو بە کۆمەڵێک ئیجراعات هاتوون مەسئولی بەش و هۆبە و جێگری بەڕێوبەر و بەڕێوبەرەکانی ئۆفیسەکان ئەگۆڕن پێشتریش مفەوەزەی پێش ئێوە زوڵمی لە سەدان کەس کردووە لەو گرێبەستانی کە هەیەە لە 2009 لەگەڵ کۆمیسیۆنا ئیشەکە هەتا ئەمڕۆ دوور خراوەتەوە یەکێک ساڵێکە لەگەڵ کۆمیسیۆنی ئیشەکە ئەمایان جێگیر کردو عقد گرێبەستیان بۆ تازە کردەوە ئەوانیان دوور خستوتەوە کە ئەمە سەد جارێمە لەگەڵ کۆمیسیۆنا ئەمەمان باس کرد ئەمە زوڵمە وتم من قورئانتان بۆ خۆم یەکێک لەو نەفەرانە نە ئەزانم یەگرتوون کە سەدان شەکویان بۆ ئێمە هێناوە نە ئەزانم خەڵکی شوێن بە عنوانەکانیان نەبێ نەخزم من تەنها دیفاع لە حەقەکەم ئەمانە کوڕی کچی ئەم وڵاتەن بۆ نان بڕاویانەکەن بۆ لەسەر چه ئەساس خەڵکێکی زۆریان لە کۆمیسیۆنی سەدانیان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کۆمیسیۆنەکەی پێش دووریان خستۆتۆ بەمەحسوبێت و خەڵکی خۆیان ئەسڵەن لە بەعزێ شوێن ئەوەی زانی بێتیان نەزیهە و قبوڵی تەزویر ناکە لایان بردووە اینجا وتم ئێوەش ئەمە مفۆزەی پێشەوە کردوێتی ئێوەش ڕێتای سامەتان ڕاست نەکرێتەوە خۆتان هاتوون وتم سیوەک مۆزەفتان مقابلە کردو لە سلێمانیە بە سکایپ بە سەعاتێک و 25 دقیقە ئەمە چ جۆرە مقابلەیەکی میهەنیە ئەمە بۆ ئێستا بڵین ئەمە مفۆزی ئێستا کە ئێوە بەرپرسی بەش و هو بوشتكان دابنه سيويك موظفيان بس عاوتن بس ساعات وبس 5 دقيقه كي اتواني قناعات بإيمة بكاك امام مقابليك مهنيه بسكايب هيا بس ليتان برسيوناو شي عيشه
5 دقه بەگیرتانێ ناو ئەمە کەی چ جۆرە مقابلەیەکە ئەوانش داتان ناون لە 95 ڕەنگە سەر بۆ خۆیەکیان تیابێ ئەوی تر هەمووی حیزبین لە یەک حیزبی دیاری کراو لەوێ پارتیە لێ ڕێژێکێتیە ئەمە وتم دیارە وتم لە خوا بترسن قوڕ مەکەن بەسەر عێراقا والله عێراق ڕەنگە آخر دەرفەتی ما بێ ئەم ئینتیخاباتە تەزویرکەن عێراقە چێ بەرەو شەڕی ناوخۆ اینجا وتم من بە ئێوە ئەڵێم قانونەکەش کە مەجلیسی نوابی ئێمە دایناوە من ڕۆژێ پێش لەوەش مداخلەیەکی ئاوام کرد لەسەر قانونەکەش مفەوزێ لەوێ نەبوون بەڵام لژنە یاسایی بوو جێگری سەرۆکی پەرلەمان و نوێنەری فراکسیۆنەکان هەستان وتم باشە ئێوەڵەن بازنەکان انتخابات بچووکەکەنەوە بۆ مستەوای 100,000 کەس بۆ دەنگدەران ئەو 100,000 کەسە ڕەنگە 50 ئەگەر 50شی دەنگ بدا این بێ دەنگ دەربێ ئەوە 50,000 ئەوانەشی بەشداریەکەن لە انتخابات لە 170 بەشداری بکەن ئەکاتە چەند دەکاتە 30,000 40,000 دەنگ دوو کەس بە سەعات ژمێرن یعنی چی ئێوەڵێن بازنەکانیش بچووکەکەینەوە بە ئەلکترۆنیژ ژمێرن ئێدە پێم بڵێن ئێوە تێم گەێنن حکمت و عەقڵ لەما چییە بازنەکان بچووکەکرێنەوە یعنی ئەبێ بە 20,000 دەنگدەر ئەگەر زۆر بەشدارێکی چالاکیش هەبێ کەچی ئەڵێن بە ئەلکترۆنی ژمێرین تێناگەن بۆ بە ئەلکترۆنی ژمێرن ئێتانە تەزویر ئەمە وتم یاسایەکە بۆ تەزویر دانراوە کۆمیسیۆنیش بەم ئیجراعاتە ئەیسەلمێنێ کە ئامادەکاری پێشوەختەکە بۆ تەزویر ئێمە ئەمە قبول ناکەین مۆزەکرێکمان نووسیوە ئێمە فراکسیۆنەکانی غەیری یەکێتی و پارتی وەکو کورد بە پشتیوانی طبعاً کۆمەڵی فراکسیۆنیشی ئەوسو نەژێ هەر هەمان بیر و بۆچوونی ئێمەیان هەیە پێمان وایە یەکەم ئەبێ قانونی انتخاباتی ئێستا کە دانراوە ئەم تازەیە ئەبێ هەموار کرێتەوە سەر لەبەری کۆمەڵی بڕگە هەیە کە ئێمە قەتعاً باوەڕمان وایە بۆ تەزویر کراوە و پرۆسی سیاسی عێراق ئەشێوێنێ بازنەی بچووک پرۆسی سیاسی عێراق ئەشێوێنێ دەرفەتی تەزویری زۆرترەکە و بە تایبەتیش ئەگەر بە ئەلکترۆنی بێ ئەمە خاڵی یەکەم دووهەم پێویستە کۆمیسیۆن سەرلەبەری داڕێژرێتەوە جارێکی تر ئێمە قبول ئەم کۆمیسیۆنەی ئێستا قبولمانیەوە ئەم قسەیەمان گیانەوە بە نەتەوە یەکگرتوەکانیش و ئەم مزەکرێت تەقدیم بەوانیشەکەین خاڵی سێمیش ئەبێ ئەم گرێبەستانەی کە دووریان خستونەتەوە لە کۆمیسیۆن کە ئەسڵەن نەزانی چۆن ئەمە ئەو گرێب ئەوانن کە لە کاتی تەزویری پێشوشە این بوون یعنی گرێبەستیان هەبوو لەگەڵ کۆمیسیۆنی کەسانی نین ئێمە بیانێنین بڵین با ئەمجارە تەزویر بۆ خەڵکیان کردو بۆ ئێمەی بکەن و ئەو برا بەڕێزانە تەزویریان نەکردو خوشکە بەڕێزانە ئەوانە کارمەند بوون ئەسڵی دوورخستنەوەیان دلیلە لەسەرەوەی نیازێکی پێشۆخەتەیە بۆ پەنێ بەزۆکو سەرۆکی کۆمیسیۆن سەرۆکی بڵین بەڕێوەبەر و سەرۆکی بەشەکان و نازاناملەخەکانی کۆمیسیۆن پێشتر بەغداد بڵین هەڵبەشاو کۆمیسیۆن ئەوانەی پێشوخانەیشین کران ئێستا دانرێنەوە یان دانراونەتەوە ئێستا کۆمەڵێک کاری نایاسایی کراوە ئێستا لەم ئۆفیسی مەسەنە سلێمانی باش ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق باش لێرە ئێستا دانراونەتەوە بەرپرسی بەشەکان و بەڕێوە بەجێگری بەڕێوبەرەکان و بەڕێوبەر ئەمانە دانراوەتەوە کە دانراونەتەوە بەم شێوەیە دانراون کە عەرزم کردی سیوەک مۆزەفی لە سەعاتێک و 25 دقا بە سکایپ مقابلە کردووە کە بعضێک کەس مقابلەکەی وەکوتم زۆربیان هەر میهێنی نەبووە و ممکن نییە تۆ بتوانانی مقابلەیەکی میهێنی بۆ سیوەک مۆزەف لە ساعاتێک مستحیل ئەمە میهێنی بێمە دووهەم مۆزەفی زۆر هەیە عقوبەی هەیە بە پێی قەراراتی خودی کۆمیسیۆن نابێ بکرێتەوە بە کراوەتەوە هەیە مەسەلەن کراوە بە بەرپرسی بەشی حزب سیاسیەکان ئەبێ شهادەی یاسایی هەبێ شهادەی یاسایی نییە هەیە تەنسیب کراوە لە محافظەیەترەوە بۆ سلێمانی بە پێی قەراری کۆمیسیۆن نابێ بە بەرپرسیارەتی پێ بدرێ پێی دراوە یعنی تقریبا لە 170 بە ناسایی کراوە باش ئێمە قابل قبول نییە ئێمە ئەمە قبولکەین ئێمە ئەم قانونە قبولکەین و ئەم کۆمیسیۆنە قبولکەین و وجدانی خۆمان ئاسوودە نەکەین بەوەی کە تا آخر لەحظە شەڕ لەسەرم قسانە بکەین خۆمان یەکەم بە گوناهبارە زانین و پێشوەختیشکانەوە ئێمە ڕازین بە تەزویر لەبەرەوە لەگەڵ هەردوو حیزبی دەسڵاتی ئێرەش قساکەین لەگەڵ سەرۆکاتی کۆمەڵ قسەمان کردو ئەیکەین لەگەڵ سەرۆکاتی وەزیران کە مستەفا کاظمی یەکێ لە پەیمانەکان کە ئێمە لەسەر ئەو ئەساسە ڕازی بووین دەنگی بینێ ئەوە بۆ کە انتخاباتێکی پاک لە عێراقا بەڕێوە بچێت چونکە آخر دەرفەتی عێراقا بەڕاستی پێت بڵێم لەوانەی لە هەرێمی کوردستان کەمتر بەس لەو لای عێراق فعلا خوێن ئەڕژێ ئەبێ بە شەڕی ناوخۆ عێراق لە دەست دەرەچێ چونکە خەڵکێکەیە فعلا خۆ ئامادەکاریەکەن بۆ تەزویر یاساکە وازحە یعنی مەسەلەن تۆ بیتاقەی بایۆمەتری دروست کردووە بۆچی بە ئەلکترۆنی ئەڵێ وڵا بیتاقاتی ئەلکترۆنی بەکارێنین لە انتخابات بایۆمەتری بەکارنانین ئێمە دیارە تەزویرەکەی بایۆمەتری بۆچی دروست کردووە بایۆمەتری تەزویری زۆر بە زەحمەتتر تیاکرێ ڕەنگە هەرتیایە نەکرێ تۆ بۆ بە ئەلکترۆنیەکەی بۆ بە بایۆمەتری نایکەی بازنەی انتخابات بۆ بچووکەکەیتەوە بۆ ئەوەی لەو بازنە بچووکە
چەک پارەی حرام خێڵ بنەماڵە هەڕەشە ئەم شتانە تەسیرەکە لە هەڵبژاردن ئەمە عێراق ئەباتەوە بۆ دواوە نایبێتەوە بەرەو پێشوە نایبێتەوە بەرەو مەدەنیەت و شارستانیەت و ئینتیماعات و ئەوانە ئەبێتە شەڕی خێڵ و بنەماڵە دوای ئەوانش کە لەو پرۆسەیەوە دەرەچن لە منطقەیەکا خێڵێ بنەماڵەیە شتێک زاڵە عادەتەن ئەوانە خەڵکیان بە کەفاعەت ناچێت بۆ پەرلەمان کاتم زۆر کەمەوە بەس پرسیارێکی لەسەر گەرمی جوتیاران کە ئەم ساڵش گەرمی جوتیاران تقریبا نزیکەی 1 ملیۆن تان بەرهەمێنان هەیە بەڵام عێراق 390,000 تن وەردەگرێ و بڵین حکوومەت هەرێمیش خۆی ئەوە هەر گەرمەکە لە جوتیاران وەرناگیری باشە بۆی چاوڵێک نادرێت بڕەکە زیاد بکرێ خود ئەو پارێش قەرزەکەی پێشووتریش هەر وەربگیرێکە 500 ملیارێکە بۆ جوتیارانی هەرێم ئەمە یەکێکە لەو ئازارانەی کە ئێمە زۆر ئازاری پێوە چێژین وە زۆر زۆریشی پێوەمان و بووین برا جوتیارەکان خۆیان نەزانن یعنی پەرلەمانتارانی کورد بەگشتی زۆر لەگەڵم بابەتەمان و بووین منیش بە شخصی زۆر زۆریشم تیا کردووە مەجلیس نەماوە هەر لە ناو پەرلەمانە چەندین جاریم زامان بۆ کوردۆکتۆ چەندین مداخلەی زۆر بەهێزمان کردووە متابعەمان کردو لەگەڵ وەزیری بازرگانی وەزیری کشت و کاڵ سەرۆکی وەزیران وەزیری دارایی هیچ کەس نەمامەی لەگەڵ نەکەین سەرۆکی کۆمارلەی پاڵایەن تۆ بابە بە سوڵتەی خۆت تەدەخولکە یعنی بەداخەوە قەزیەی ئەو استحقاقی کە مابوو بە سیاسی کرابوو بە سەردەمی عەبادیە هیچ پەیوەندێکی بەدوایەوە عادل عەبدولمەهدیش دکتۆر چونکە ئێستاش ئەم ساڵیش هەوڵێکە بوو کۆمپانیایەک بۆ نمونە کۆمپانیایەک دوو پەرلەمانتاری هەر عێراق لەگەڵ خۆتان کۆمپانیایەک بەنیاز بوو لە سووریاوە گەنم و جۆ بێنێ بڵین بێنە تارێمی کوردستان ئەزانیش برای عەزیزم ئێمە هیچ پرۆسەی لە عێراقا نەزیهنیە هیچ پرۆسەیەک ئێمە ناتوانین بڵین کەس گەنم نایەنێ و بەناوی ئەوە بەزەوانە کۆمەڵی بازرگانی گەندەڵن لەگەڵ کۆمەڵی سیاسی گەندەڵ لەگەڵ سایلۆکان لەگەڵ وەزارەتی بازرگانی خۆیان دەبرەکەن ئەسڵەن پێش لەوەی کەس پارە وەرگریێوان گەنیم ژێدەن و پارەش وەرەگرن ئەمە ئیسە ماوەتەوە هی خەڵکی داماوەکەی ماوەتەوە دوایە ئەو لیژنانی کە دێن ئەم گەنمە وەرەگرن لە بەغاوە دێن من ئەمەم بە عەبادی وت کاتی خۆی ئەمەی وتی گەنمی دەرەکیە ناوتم لە هەموو شوێنێکی عێراقەوە گەنم دێت بەڵام ئەو لیژنانەی لە هەرێمی کوردستان وەریان گرتۆ لیژنەکانی بەغان لە بەغاوە هاتوون بۆ هەڵیان ناواسی ئێ محاسبەی ئەوانە بۆ ناکەی بەس تۆ ئێستا گەنمەکەت خواردۆ چەند ساڵ پێش لە 2014 خواردوتە پارەی فەلاحەکەش نادەی هاوردە بوو غەیری هاوردە بوو خۆ تۆ لە ئوسترالیاش گەنمە کڕی ئەمەش حسێب کە گەنمی ئوسترالیا بۆیانی ناوی خۆ تۆ ئێستا کە خواردوتە و تەواو بووە تازە گێچەڵ بۆ فەلاحەکەڵی من دوایەوە معقولە تۆ ئەگەر یەک دوو فەلاحی شتێکی وای کردبێت هەندێک بازرگان شتی وای کردبێت تۆ بەی سزای هەموو خەڵکەکە بدەیت بۆتم لە ناوچەکانی تری عێراق گەنم هاوردە ناکرێت هەندێک جاریش گێچەڵە مەسەن گەنمیانە ناوە لە سایلۆکان ڕەفزەکەنوێنی وەڵامە نیسکی تایە ئەمە دیارە تێکەڵ کراوە مە نازام چی کراوە فەلاحەکان بە هەندێک وەرن خوب بەچای خۆتان ببینن هەندێک شوێنی گەنم حەقلی گەنم هەیە نیسکیشی تا سەوزە بێ تێکەڵە بێ لەگەڵ گەنمەکە دەسڵاتی ئێمە نییە یعنی حکوومەت ئەرکی حکوومەتە سنوورەکانی داخە ئەرکی حکوومەتە لیژنەکان کە ئێنێرێ پاک بن خەڵکی دۆڕا و فرۆشراو نەبن بەڵام ئەرکی فەلاح نییە دانیشە چەند ساڵ بە دیاری پارەی حکوومەت و حکوومەت پارەی نەهاتێ جا ئەو زوڵمێکە زوڵمەکەی تریژەوەیە کە فەرمووت يعني سيكي او انتاجيك لكردستان كري تقريبا حكومه وريغري اي تريشي امانه كريم شرخوي وري ناغري حكومه هري موارد موچجنا دالتي دعم فلاح كموچجنا باش دو برسيرم زور باكورتي كمتر لخلكي كم كابيني كازمي تشاوريش خيري لي كري هميشه وتومه ودوباريه كمهرم رستيم وتو حكومتي كاظمي لبي حكومتي باشترا لبي حكومتي باشترا هروان بس لو زياتري لي تشاورون ناكري من قوم لو زياتري لي تشاورون سپاس بو برس دكتور موسى نامين هنداي برلمان يرا كلام برنامج لگا مابي سپاس بو بينراي برس سپاس بو كارانم خواتان لگا